سڵاوی خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم لەو کورتە ڤیددیۆدا دەمەوێت باسی یەکێک لە یاساکانتان بۆ بکەم ئەویش یاسای نۆمالە برێمزبێک واتە ستۆپێکی ئاسایی ئۆکەی مەودای ستۆپێکی ئاساییمان چەندە کاتە کە خێرایمان ئەوەندە و ئەوەندە بیتن ئەمە بۆ ئەوەی کەوا ئەو ڕێژەی لێک بدەینەوە وەڵامە ڕاستەکەمان دەست بکەویتن لێرەدا یاسایەکمان هەیە کەوا بۆمان دیاری کراوە یاساکە دەڵێتن خێرایی دابەشیدا جاران ئەو خێرایی کە هەتا دووبارە دابەشی دەی دەکەینەوە یەکسانە بەو وەڵامەی کە ئەمە پێویستمانە جا خێراییەکە لەکوێ دیاری دەکەین خێراییەکە دایمان لەناو پرسیارەکەی دیاری دەکەین پرسیارێکمان هەیە لێرەدا Sie fahren 100 km/h in einer Stunde und führen eine normale Bremsung durch. Wie lang ist der Bremsweg nach der Faustformel? پرسیارەکە پێمان دەڵێت کەوا خێرایی 100 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و هەروەها ستۆپێکی نۆرمال دەکەی ستۆپێکی ئاسایی دەکەی کەواتە بەپێی ئەو یاسایی کە هەمانە لە بۆ برێمزێکی مەودای ستۆپی ئەمە ئێستا چەند مەتر مەودای ستۆپمان هەیە لە وەڵامدا دەڵێن چ دەین یاساکەی دەین نەبەرچاوی خۆمان کە لێ نووسرا خێرایی دابەشیدا خێراییەکەمان چەندە خێراییەکەمان 100 باشە کەوایە خێرایەکەمان 100 کیلۆمەتر وەردەگرین دابەشی دەی دەکەین ئەو دێ نەگۆڕە تەنها خێرایی لە پرسیارەکەی دەردەینین دابەشی دەی دەکەین 100 دابەشیدا دەکاتەوە دە جارانی 100 دابەشیدا دەکاتەوە دە کەواتە 10 جارانی دەی دەکەینەوە دەبیتە چەند دەبیتە 100 ئێستا مەودای ستۆپمان چەندە لەو پرسیارەیدا مەودای ستۆپمان ستۆپێکی ئاسایی 100 مەترە نمونەیەکی تر Sie fahren 80 km/h und führen eine normale Bremsung durch. Wie lang ist der Bremsweg nach der Faustformel? لێستا لێرەدا خێرایمان 80 کیلۆمەترە ئەگەر بێت و بەپێ ئەو یاسایی کە هەمانە ستۆپێکی ئاسایی بکەین کەواتە چەند مەتر مەودای ستۆپمان هەیە لە وەڵامدا دەڵێن 80 km/h geteilt durch 10 واتە 80 کیلۆمەتر دابەشی دەی دەکەین جارانی مال 80 km/h geteilt durch 10 80 کیلۆمەتر دابەشیدا کەواتە 80 دابەشیدا دەکاتەوە 8 جارانی 80 دووبارە دابەشیدا دەکاتەوە 8 8 جاران هەشتی دەکەین دەکاتە 64 کەواتە کاتێک کە خێراییت 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا مەودای وەستانت بە ستۆپێکی ئاسایی 64 مەترە هیوادارم ڕوون بیت